بسم الله والصلاة والسلام على رسول الله. خۆشەویستان ئازیزان، ئێمە لە دنیا دەکە خۆی تەعالە ئێمەی دروست کردیە، پێویستە ئینسان هەوڵ و تێکۆشان لە بۆ دنیاش بخاتە گەڕ و لە بۆ قیامەتیش. ئینسان دەبی داوای ناز و نیعمەتەکانی دنیا لە خۆی تەعالە بکات بۆ ئەوەی ڕێگاکەی خۆش ببی بەرەو بەهەشت و ڕەزامەندی خۆی تەعالە و بتوانی عیبادەت و خواپەرستەکانی خۆی تەعالە ئەنجام بدات. بۆیە خۆی تەعالە لە قورئانی پیرۆزدا باسی دوو زۆر کەس ئەکات کەوا زۆرێکیان بەس تەنها داوای دنیا ئەکا و زۆرێکی تر داوای دنیا و قیامەتیش ئەکا. ئەفەرمێ فمن الناس من يقول ربنا آتنا في الدنيا وما له في الآخرة من خلاق. کۆمەڵە کەسێک هەنەکەوە تەنها داوا لە خۆی تەعالە ئەکەن لە دنیادا ناز و نیعمەتیان پێ ببەخشی بەبێ ئەوەی کەوا داوای ناز و نیعمەتی قیامەت بکەن و هەروەها هەموو هەوڵ و تێکۆشانەکانیشیان لە بۆ دنیایەیە بەڵام پشتیان لە قیامەت کردیە. خۆی تەعالە ئەفەرمێ ئەو کەسانە لە ڕۆژی قیامەتدا هیچ شتێکیان نییە، هیچ بەروبوومێکیان نییە، هیچ دەستکەوتێکیان نییە. لەبەرچی لەبەرەوەی ئەو کەسانە لە دنیادا تەنها مەبەستیان خۆشبەختی دنیا بووە بەبێ ئەوەی گوێ بدەن بە قەبر و قیامەتێکی هەتای و نەبڕاوە. وزوري دومين خوي تعالى أفرمي ومنهم من يقول ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار. وبشي ترهي لخلشي كداوا لخوي تعالى أكاد ناز نعمته خوشي وبختوري وسرفرازي لدنيا دا بي ببخشي وبهمان شوش خوشي وبختوري وسركوتنو خير وخوشي لقيامة بي ببخشي ولكوتايش أوانا ألين وقنا عذاب النار. أي پروردگارا بمان پارێزە لە ئاگری جەهەنەم. أو جا خوي تعالى لبو بشي دوم أفرمي أولئك لهم نصيب مما كسبوا والله سريع الحساب. أفرمي أو كساني كوا داواي تاكي دنيا و تاكي قيامت لخوي تعالى أكن أوانا بجويري كارو كردوكاني خويان بيان أبخشريت وخوي تعالى زور سريع مضبوط و زدية للي بيسين ولا بندكاني خوي لسرها مشتكان. ئەلێرە ئەوەما ئەو پەیامەمان پێڕە ئەگەینێت ئەی خۆشەویستانم، پێمان ئەفەرمێت خوای تەعالە ئێوە هەم دنیاتان بوێ و هەم قیامەتیشتان بوێ. ناڵێن پشت لە دنیا بکەن و تەنها ڕوو لە قیامەت بکەن، ناڵێ کە دنیای خۆتان وێران و تەنگ و تاری بکەن بەڵام تەنها فکر لە قیامەت بکەنەوە. خوای تەعالە داوای هەردووکمان لێ ئەکا. ئەفەرمێ لە دنیا بەخۆشی و بەختەوەری بژین، داوای ناز و نیعمەتەکانی من لە دنیا لێ من بکەن بەڵام ئاگادار بن ئاوەڕ لە قیامەتیش بدەنەوە و سنوورەکانی من لە دنیادا نەبەزێنن لەبەر خاتری دنیاە، چونکە دنیا تەنها وەسیلەیەکە لە بۆ گەیشتن لە بۆ ناز و نیعمەتە نەبڕاوەکانی قیامەتێ. بۆیە خۆشەویستان ئێمە با لە دنیادا داوا لە خۆی تەعالە بکەین ناز و نیعمەتمان پێ ببەخشی، دنیامان بەختەوەر بکە بەڵام دنیا بەختەوەر بوون تەنها بە دوعاکردن نابی، بەڵکو دەبی هەوڵ و تێکۆشانی لەگەردابی. هەوڵ و تێکۆشانی ئینسانیش لە دنیاە بە جێبەجێکردنی فەرمانەکانی خۆی تەعالایە، چونکە هەر کەسێکە عیبادەتی خۆی تەعالا بکە، فەرمانەکانی خۆی تەعالا جێبەجێ بکە، لە حەرام کراوەکانی بەدوور بکەویتەوە ئللا دنیای پێش قیامەت ئەبیتە باغێک لە باغەکانی بەهەشتێ. بە هەمان شێوەش بەختەوەری دنیاە ڕەبتە بەختەوەری قیامەتێ ڕەبتە بە بەختەوەری دنیاە. ئەگەر هاتو ئەتو لە دنیاە لە پێناو خۆی تەعالا سڵحابی جەنگابی تێکۆشانت خزبیتە گەڕ لە پێناو ڕەزامەندی خۆی تەعالا، خۆی تەعالاش لە ڕۆژی قیامەت ئەوەت پێ ئەبەخشی کە لە دنیا چاوەڕوانت ئەگرت و لە دنیا هەڵ و تێکۆشانت بۆ ئەخستە گەڕ. بۆیە بە ئاگاداری هەموو فەرمانەکانی خۆی تەعالا بین، چونکە ئەگەر هات و فەرمانی خۆی تەعالا جێبەجێ بکەین و لە حەرام کراوەکانی بەدوور بکەوینەوە دڵنیا بن خۆی تەعالا هەردووک دنیا ئەداتە ئینسانی مسڵمان. پێدانی دنیا هەر ئەوە نییە ئەتو پارەت زۆر بی، هەر ئەوە نییە ئەتو مەنسەب و پلەپایەت زۆر بی، ئەوەیە کە دڵت مرتاح بی، ئەوەیە کە دڵت خۆش بی، ئەوەیە کەوا یعنی بێ کێشە و خەم و خەفەت بی، ئەوەیە کەوا بەخۆشی و بە ئازادی و بە تەنیا لە کۆڵانەکانی ئەو دنیاە بسوڕێەوە بەبێ ئەوەی هیچ کەس دوژمنایەتی لەگەر بکە. ئەوەیەک لە ناز و نیعمەتەکانە. ناز و نیعمەتێکی تر ئەوەیە کەوا خۆی تەعالە لە ساغی پێبەخشیوی. ئەوجا بە هەموو جۆرێک با ئێمە هەوڵ بدەین ڕەزامەندی خۆی تەعالە بەدەست بهێنین و داوای ناز و نیعمەتی دنیا و قیامەت لە خۆی تەعالە بکەین. خۆی تەعالە دنیا و قیامەت لە بۆ مسلمانان
خۆش و بەختەوەر بکات إن شاء الله وتعالى. وصلى الله على سيدنا وحبيبنا محمد وعلى آله وصحبه وسلم، وآخر دعوانا أن الحمد لله رب العالمين.